سڵام و ڕێزی خۆم و باقی هاوکارانم پێشکەشی ئێوە بینەرانی خۆشەویست لە بەرنامەی تەندروستی و هەروەها ئەو خۆشەویستانەی کە بەرنامەکەمان تاقیبەکەن. لە ماوەی پێشووە چەندین پەیامی ئێوە گەیشتووەتە دەستمان کە هەر ئەوەی کە تاقیبی بەرنامەکانمانەکەن جێگەی ڕەزامەندی خۆم و باقی هاوکارەکانمان. بۆ هیوایە کە مەجالتان بێت و بە خەیاڵێکی ئاسوودە دانیشتوێتن تا بەرنامەی ئەم هەفتەی تەندروستیش پێشکەشی ئێوە بەڕێزان بکەین. بەرنامەی ئەم جارەمانە لەسەر ڤیتامینە، لەسەر ڤیتامینێک کە زۆریش باوە و مەبەستم ناوەکەیە، ئەویش ڤیتامین سێە. ڤیتامینەکانی دیکەش ئەهمیەتی خۆیان هەیە، بەتایبەت ڤیتامینی دێش کە بۆ ئێسک فۆاید و قازانجەکانی خۆی هەیە، بەڵام ڤیتامینی سێ یەکێک لەو ڤیتامینانەسە کە شاید ناوبانگی لە باقی ڤیتامینەکان وەکو ئاو بێ دێ زیاتر دەرکردووە. بۆیە بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بۆ ئەم ڤیتامینە. ئەم ڤیتامینە کە کاتی سەرمایش تواو بوو بە شاید زۆربەی کەسەکان وابزانن کە ئەم ڤیتامین سێ تەنیا قازانجی بۆ سەرماخوردگی و هەڵامەت و ئانفڵانزاست. لەم بەرنامە باقی ئەسەراتێک کە ئەسەراتێکی مثبەتە، ئەسەراتێکی بڵێن قازانجە بە سوودبەخشە بۆ تەندروستی مرۆڤ، ئەویش ڤیتامین سێە، پێشکەشی ئێوەی خۆشەویستیەکەین. ئەگەر تاریخچەیەکی کورت لە ڤیتامینتان بۆ پێشکەشکەم، تا قەرنی پێشوو یعنی سەرەتاکانی قەرنی پێشوو لە بەشی خواردنە هەروەیان نەزانی سێ مادەی ئەسڵی کە کەربۆهیدرات یا قەنە، لیپیدیا چەوری و پرۆتئین، ئەمانە مەوادی غەزایی ئەسڵی تەشکیل دەدەن، یعنی قەن و چەوری و پرۆتئین. بەڵام بازێت کەسانێک یعنی بڵین دانیشمەندگەرێک کە تاقیقیان نەکرد ئیحساسیان کرد کە مەوادێکی تریش هەیە کە جیا لەم سێ بەشە ئەسڵی کە چەوری و پرۆتئین و قەنە هەس و یارمەتی دەرە بۆ هەزم و غەزم، بۆ متەئەبولیسم، کە بە دووچوونیان کرد گەڕان بۆی کەسێک بە ناو فانک ئاخری لە ساڵ 1912 یەکەم کەس بوو کە هەستی کرد کە شتێکە یەکەم مکەمڵە و ناوینە ڤیتامین. پێشتریش ئیحساسە کریا کە مشکڵێک هەیە، بەتایبەت ئەو شوێنگەرە کە بەنادر بوو، بەندەر بوون، کەسانێک بوون کە مەلەوان بوون، ئەم مەلەوانگەرە ئەچوون بە ماوەی کات بوو چەندین مانگ یا ئەوەی کە چەندین ساڵ لەسەر ئاوە بوو ئەو کەشتیانە، نەخۆشیک لە ناویانە بوو کە سکۆربیتیان پێوت. ئەو نەخۆشیە پووکی دەمیانیانە لە سەکانیان تووشی عفونەتە بوو، دانەکانیان ئەکەف دوای ماوەیەکیش لە ناوە چوون. بۆ ئەم نەخۆشیینە یانە سکۆربیت دواتر متۆجی بوون بە خاطر ئەوەی کە ئەو مەلەوانگەرە ماوەیەکی زۆر هانە سەر ئاوە، تقریبەن دەستڕەسیان نییە بە سەوزەجات و مێوە، تووشی ئەم نەخۆشیە بن. ئەوەیش عەرزی خزمەت بینەرانی خۆشەویستمان کەن لە تواو مرۆڤەکانە و مەوادە یانە لە ناو لەشی گیاندارەکانە دروستە بێت. بەس لە سێ ڕەدە، لە سێ دەسە ڤیتامین سێ دروست نابێت. یەکێکی کە مرۆڤە، دووەمیشی کە خانەوادەی مەیمونەکانە، سێوەمیشی کە خوکچەی هندیە. یعنی جیا لەم سێ دەسە کە مرۆڤە، مەیمون بە ئەنواع ئەقسام جۆرەکانی وە خوکچەی هندی، باقی گیاندارەکان کە لە سەر گۆی زەوینە هەن، ئەوان ڤیتامین سێ دروستە بێت. یەکێک لەو دەلایلە کە ئەڵێن بە دواتە چوون هاتووەتە پێشەوە کە بگەڕن کە ئایا هۆکاری ئەو نەخۆشی کە سکۆربیتە چییە، کە دواتر زانیان کەمبوونی ڤیتامینی سێە. یەکێک لەو عامڵگەرە
ئەو نەخۆشیە بووگە جیا لەوەیشە ینی پێشتر لە قەرن 19 بێداشت زعیف و یانی هەرچی هەوڵە درا بەڵام مەرگ و میر لە ناو جەمعیەتی ئینسانیە زۆرتر بوو دواتر بە ئەو تاقیقاتی کە هاتە پێشەوە ئەلبەتە بۆ شیر مەسئلەکە فەرقەکات بۆ شیر چۆن هەر لە قەرن 20 زانیان کە ئەبێ شیر بکوڵێت مەسەڵەن شیریش ویتامین سێ هاتیە بەڵام لە جریان ئەو ئوستریلیزاسیۆنە ئەوە کە داخە کرگێت و ئەقڵێ ئەو شیرە ئەو ویتامین سێ لە ناوێ نامێنێت یا ئەحساسیان کرد برنج کە ویتامین سێ هەیە بەهۆی ئەوەی کە ئەشۆرگێتەوە بۆ تەمیز کرگی ئەو ویتامین سێ لەدەسات ئەوانە تقریبان پێشزەمینەگەرێک بووگن کە بە دووادا چوون کراوە کە ئەو ویتامینگەرە دۆزراوەتەوە ئیسە بازێ وڵاتگەر هەند یانێ نیمەی جەمعیەتەکەی ڕۆژانە ویتامین مەصرفەکە یعنی ئەهمیەتی ئەم ویتامینگەرە تا ئەو ڕادە ئیسا ڕۆشنە بووەتەوە بۆ هەم علم هەم بۆ جامعی ئینسانی تەسیراتێکە هەیەی لەسەر دەستگای گوارش لەسەر پێس لەسەر حتا ئاعساب لەسەر ئەوەی کە کەسێک ئسترسی بە هەر ئەم ویتامین سێ بۆ کەسانێکە تووشی خەموکی یا ئسترس ئەبن دڵڕاوکێ ئەگەر ئەوەی کە پیکەکەی ئەڕواتە سەرەوە ئەڵێن کە بۆ نمونە ویتامین سێ یارمەتی دەرە بەڵام بۆ ئەوەی کە چۆن بەرنامەی ئەم جارەمانە لەسەر ویتامین سێ من وەکو ئەوەی کە دەسەبەنیم کردووە تا فەوایدەکەی و ئەگەر ئەحیانەن لە شوێنێکە مەرزبەنی بۆ کراوە یانێ احتماڵی هەیە لەگەڵ بازی لە دەرمانەکانە تەداخل دروستکات یا ئەگەر نەخۆشیەکی زەمینە ئەو کەسە هەیەی ئایا چەند نەخۆشیەکی زەمینە هەیە کە ئەبێت مەحدودیەتی بێ بۆ مەصرفی ویتامینی سێ یەکێک لەو مەسارفە یا ئەو دلیلگەرەکە ویتامین سێ ئەڵێن مەصرف کردێت بۆ تەقویەت سیستم بەرگری لەشە ئەو سیستم ئیمنیە یەکێک لە فەوایدێکە ویتامین سێ هەیەی ئەوەیە کە ئەڵێن یارمەتی دەرە بۆ سیستم بەرگری لەش پرسیارێکە تێتە پێشەوە ئایا لەگەڵ خواردنە یعنی لەگەڵ ژەمە خواردنەکانە ئەو ویتامین سێ مەصرف کردێت تاقیقێک کراوە کە ئەو تاقیقە نیشانەدات ئەوانەی کە گەرەیانە تەقویەتی سیستمی ئیمنی بەدەنیان کەن ئەگەر ئەو ویتامین سێ لەگەڵ ژەمە خواردنەکانە بخورگێت باشترە بەڵام ئەو تۆسیەشە کراوە کە ویتامین سیەکە مەسەڵەن بە شێوەگەری جۆرا و جۆر هەیە یا شەربەتە یا قورسە ئەتوانن بیکەنە چەند ژەم یانێ بە یەک جار ئەو کەسە مەصرفی نەکات بۆیە یەکێک لەو مەواردەی کە تەوسیە کراوە بۆ ویتامین سێ چونکە بازی لە نەخۆشیەکان زۆریشن ئەو نەخۆشیانە کە وەکو ڕۆماتیزم یا نەخۆشیگەرێکتر کە زۆرن ڕەتیان هەیە بە سیستم ئیمنیەوە ویتامین سێ دەرمان نییە بەڵام ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ تەقویەتی ئەو سیستمی بەرگریە ئەو سیستم ئیمنی لەشە معموڵەن ئەوانەی کە کارشناسن لەم زەمینە کە کارشناسگەر تەغزیان ئەڵێن کە هەر کاتێک بۆ مەصرفی ویتامین سێ ضروریە بۆ منزوریان ئەوەیە ئەگەر کەسێ نانی خوارد لە بیری چوو ویتامین سێ خوا ئەوە نابێت دلیل بۆ ئەوەی کە ئێتر ئەو ڕۆژە بۆ نمونە ویتامین سێ مەصرف نەکە بۆیە هەموو کاتێک بۆ بەکارهێنانی هەموو کات لە نظر زمانیە و هیچ مشکلێک نییە ئەگەر سعاتێک لە خوارد ژەمە خواردنەکە گوزراوە یا سعاتێکی ماوە ژەمە خواردنە بۆیە هیچ محدودیتێک لەو بارەو نییە بەڵام تەوسیەگەرێک کە ئەکرێت ئەڵێن کە ئەگەر مەقدورە چۆن نابێت زیاد لە حەد ویتامین بخۆرگێ چۆن ویتامین ئەگەر زیاد لە حەدیش بخۆرگێ حاڵەتێکی هەموو شتێک کە باشیش پێ کاتێکە زۆرتر لە ئەو ئەنازە بڕواتە لەش وەکو سم وای بێتێ ئاویتامینۆز دروستە بێت حاڵەتێکە کە بەچوونە سەرەوە یا ئەوەی کە وەکو هایپەردۆزێک کە ئەو کەسانە ویتامین مەصرفکەن بەڵام ئەو ئەنازەی کە من دواتر لە درێژێ هەرم بەرنامە عرض خزمەتانەکەم ئەو میزانەوە دانراوە ئەوە یەکێک تەوسیەکان ئەوەیە کە ئەو میزانە وەکو لە سێ ژەمە یا لە دوو ژەم خواردنە
مەصرف بکرێت. حتممەنیشە گوتویانەکە دۆزەکە یانە میزانەکەی ئەبێت لە بەرچاو بگیرگێت، ئەوەی کە نابێت بە ئاڤیتامینۆز یا ئەوەی کە دۆزەکە زیاتر بێت و نەتیجە پێچەوانە لەو مرۆڤە دروستکە لە کەسەکە دروستکە. معموڵەن بۆ کاتەکەیشی ئەڵێن کە شەو ڕۆژ چە کاتێ هیچ فەرقێک نییە، یعنی بەیانی بێت، عەسر بێت، ئێوارە بێت، هیچ مشکڵێک نییە. بەس بۆ کاتێک شەو کاتی نووسن ئەوە نەزەری وا هەست چونکە ڤیتامین سێ ئەسیدە ترشە، ئەڵێن لە کاتی نووسنە، یعنی ئەو کەسەگەرێکی بنووسێ کاتی خەوتن نییە، ئەو کاتە بەکاری نەهێنێ باشترە. بۆ ئەوەی کە باوە ئایا ئەمە شایعە کە ئەڵێن بۆ سەرماخوردگی بۆ ئانفلانزا دەرمانە، واقعانە هیچ تاقیقەکان هیچیان نیشان نەداوە کە مەسەڵەن ڤیتامین سێ دەرمانی ئانفلانزاکە یا دەرمانی هەڵامەتەکات یا دەرمانی کۆکە ئەکات، هیچ تاقیقێک نیشان نەدراوە. بەڵام تەوسیە ئەکرێت لە کاتی ئەو کەسە تووشی هەڵامەت بووگە یا تووشی ئانفلانزاز ڤیتامین سێ بەکاربێنێت. ئەو شتێک کە 100% ئیسبات کراوە چۆن سەرماخوردگی یا ئانفلانزا پیکێکی هەیە. یەکەم ئەوەیە کە معموڵەن 4 ڕۆژە خایەنیسە، لە بازێک کەسە هەست زۆرترە خایەنێ، ولی ئێمە هەر 4 ڕۆژەکە لە نەزەرە بگرین کاتێکە کەسێک توش ڤیرۆسەکە تووشیە بێت ئیحساسەکات، یانە ڕۆژی یەکەم هەست بەوا کات کە ماندووە، ناتوانێت وزەی نەماوە، هێزی ماسوولکەکانی نەماوە، هەست دەکات کە ئەو نەخۆشی هابە ڕێگەوە. ڕۆژی دووەم یا سێوەم ئێتر ئەوەسە کە ئەو جەگرێت لە هەردووکیە وایە، یانە هەم لە ئانفلانزا هەم لە سەرماخوردگیە. ڕۆژی چوارم کە بڵێن ڕۆژی ئاخر بێت ئەو علایمە کەمە بێتەوە، وردەوردەی ئێتر نامێنێت. ڤیتامین سێ تەئسیری کە هەیەی لەو کاتێک کە پیکەکە ها لە سەرەوە، یانێ لە ئەوجی ئازارە کۆکە، ئەگەر ئانفلانزا بێت تای هەیە ئەو کەسە، لەو حاڵەتە ئەڵێن ئانفلانزا ڤیتامین سێ دەوری خۆی ئەنوێنێت، ئەو ماوە کورت دەکاتەوە. یعنی ئێمە ئەو ماوەی کە تقریبەن ئەسەراتەکەی کەمە، دوایەوە زۆرە بێتەوە، دیسانەوە ئەنیشێتەوە ئەوارد ئەو ئاسارە ئەو نیشانەگەرە، ئەڵێن ئەو ماوەی کە ئەو کەسە کە هەست بە ئازار و بە عەزیەتەکەی ئەو عەزیەتە زۆراکات ئەو ماوە کەمەکاتەوە. ئەوەیە کە حتممەە بۆ کەسانێکە سەرماخوردگی یا ئانفلانزاگرن ئەوەیە کە پیان ئەڵێن ڤیتامین سێ مەصرفکەن. ئەڵبەتە ڤیتامین سێ مەبەست ئەوە نییە حتممەە ئەو قورسە یا فەوارەکەی کە ئێخەنە ناو ئاو فوارەکات یا شەربەتەکەی بەکاربێنن، ئەتوانن لەو مەوادی کە مرەکەباتیان پێڵێن وەکو پرتەقاڵ وەکو لیمو کە ئەو ڤیتامین سیانە هەیە دەتانن لەو ئەوانە کەڵک وەربگرن. پس بۆیە لە کاتی فەسلی سەرما و سەرماخوردگیە ڤیتامین سێ کە ئەڵێن بەکاری بێنن بۆ ئەوەیە کە ئەو دەورە سەختە کەمەکاتەوە، کاتێکیش کە ئەو دەورە سەختە کەمە بووە و ئازارەکە کەمترە بێتەوە. ئەو کەسە ئەوەیە کە سەرماخوردگی ئانفلانزایکم گرتووە کە ئەوە عەزیەتم نەکێشا پێوە. یا کەسانێکە ئیشیان هەیە ئیشەکەیشیان قورسە و هانە دەرەوە لە فەسلی سەرما، ئەوانە کەسانێکە لە زەمینەی بێداشتی کارە، تاقیقەکان ئەوە تەوسیە کراوە لە فەسلی سەرما ئەو کەسانێک کە ئیشەکەیان لە شوێنەکە کە سربەستە نییە، شوێنەکە گەرم نییە، حتممەە ڤیتامین سێ بەکاربێنن. ڤیتامین سێ یەکێکتر لە خاصیەتەکانی ئەوەیە کە یارمەتی لەش ئەدات کە کلاژن دروست بێ. و کلاژنە چیەکات؟ کلاژن مادەیەکە کە یارمەتیەدا بە لەش کە ئەگەر زەخم و برینێ بوو زوو خۆشەوە بێتەوە. بۆیە کەسانێک کە تووشی سوتاویەوەن ئەو زەخمگەرەی کە بەهۆی سووتاندنەوە توش کەسەوی یا کەسێک کە زەخم بەستەرەگرێت یا هەر زەخمێک ئەگەر کەسەکە لە باری ڤیتامین سێ و کەمبودی نەوێ ئەو زەخمە ئەو برینە
زووتر چاکە بێتەوە بێهبوودی و تەندروستیەکەی دێرێتەوە دەستەوە. ویتامین سێ جیا لەوەی کە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە زەخم یا برین زووتر خۆشەوە بێتەوە، هەروەها ئانتی ئۆکسیدانە. ئەو ئانتی ئۆکسیدانە مەبەست ئەوەیە کە واکونشگەرێک هەیە لە لەشەکە ئەو واکونشگەرە ئەتوانێت مقابڵەیەک بێت، یانێ کاتێک کە کەسێک بازێ نەخۆشیگەر لە ئەسەر واکونشگەرێکەوە بەدەست تێنە پێشەوەکە ڕەبتی هەیە بە سیستم ئیمنیە وەکو ئارتریت یا بازێ نەخۆشیگەر کە سیستم ئیمنی نییە، دیابێت، حاڵەتێک هەیە کە بە حاڵەتی واکونشێڵن کە کەسانێکە ویتامین سێ بەکارتێنن ئەو ویتامین سێ ئەتوانێت یارمەتیان بە. معموڵەن لە ئیسلاحێکی علمیە کە بە ڕادیکاڵ ئازادیش ئەناسرێن کەم واکونشەکە نیشانیەدا حتا لە نەخۆشی سەرەتانیش یا شێربەنجە کەسێک توش پێ تەوسیەی ویتامین سێکەن. ئەوبەتە لە پرۆسەیەکە ئەگەر شیمی دەرمانی کردێت ئەوە مەحدودیەتێکی هەیە کە ئەو پزیشکە بڕیارە قەتعیەکەی لەسەر یا ئەو کاتانەی کە ئەفسوردگی خەمووکی کە ئەڕواتە سەرەوە، تاقیقات نیشانی داوە کە هەم لە ئسترسە هەم لە خەمووکیە ویتامین سێ ئەتوانێت یارمەتیدەری ئەو ئەشخاصە بێت. بۆ سکی خاڵی یا ئەوەی کە تێربین وتمان کە هیچ مشکڵێک نییە، شکڵەکانیشی فەرقەکات هەیە وەکو بنش دروست کراوە، یانێ ئەجاوێت لە دەمە هەیە شلەس یا شەربەتە، شێوەی قرس و کەپسولیشی هەیە، یانێ بەو شکڵگەرە هەمووی دروست بوو بە کامیان باشترە، ئەوەی کە قورسەکە باشترە، کەپسول باشترە، شەربەتەکە باشترە، هیچ کامیان یانێ یەکیکیان لەو یەکێکی تر باشتر نییە، هەمویان وەکو یەکن، بۆ ئەوە گشتیان باشن. وتمان ویتامین سێ دوو جۆرێشە، هەم مەسنوعی دروستە کردێت، هەم ئەوەی کە تەبیعی هەیە ناو میوەکانە. ئەگەر لەمە بێژین کامیان باشە، ئایا ئەوەی کە تەبیعیە یا ئەوەی کە مەسنوعی و لە کارخانەی داروسازیەکان دروستە کردێت؟ بۆ ئەمەیشە هەرەوەسە کە جوابەکە و پرسیارەکەی پێشوە هەردووکیان باشن، یانێ ئەوە نییە یەکێکیان لەو یەکەکەی تر باشتر بێ، شەرتەکە ئەوەسە کە هەردووکیان ویتامین سێن. معموڵەن ئەو بە میلیگرەمیش نیشان ئەدرگێت کە ئەنازەکەیە. ئەو قوتوگەرەی کە هەیە لە ناو بازاڕە ئیسەگەر قورس بێت یا ئەوەی کە ئەو قورسگەرەکە فوارەکە ئەخرگێتە ناو ئاو فوارەکات، معموڵەن بە میلیگرەمە 500 میلیگرەمی هەست، قوتوەکانی 1000 میلیگرەمیش هەیە. ئەوەی کە وتمان ئەتوانێت دابریان ئەگەر قورسێکە ئەتوانێت کرگێتە 2 کوتە و بکرگێ بە 3 کوتە و کە لە دەک ژەمە خواردنەکانە مەصرف بکرگێت. بۆ خەویش متاڵعات شتێک وای نیشان نەداوە کە ویتامین سێ ئەتوانێت خەو مشکڵاتی خەو اختلالاتی خەو بەرتەرەف کات، بەڵام حاڵەتێک هەیە کە بە حاڵەتێکە کە قاچ ئەوێسێ وشکە بێت ناوخەوە، ئەڵێن کەسانێک کە ویتامین سێ مەصرفکەن بەکاربێرن تووشی ئەو حاڵەتە کەمە بن، کە ئەو حاڵەتە کە حاڵەت حرەکەتیشی پێژن، یانێت جوڵی ئەو کەسەتر هەستەکات ناوخەوەکە کە قاچی وشک بوو بە دەمارەکانی هەستەکە وەکو چێو وشکە. ئەڵێن کەسانێکە ویتامین سێ ئەمە تاقیقا کراوە، بەڵام زۆریش بە دوواداچووریان نەکردووە، چون ویتامینگەرێکی تر یا مەواد معدەنی گەرتریش هەیە کە تەئسیری هەیە، ئەوان حاڵەت دەرمانیە هەیە، بەڵام بۆ ئەوەی کە ویتامین سێش ئەتوانێت دەورێکی مثبت بگەڕێنێت، ئەویشیان ویتامین سێشیان لەگەڵ ئەوان بۆ ئەو حاڵەتە بۆ کەسانێکە لەناو خەوە تووشی ئەو حاڵەتە کە ڕەگ قاچیان نەگیرێ، قاچیان حاڵەتێکی وەک چێ و تەختەی پێتێت وشکە بێت، ئەڵێن کە ئەوانە باشە. دیارە بۆ
ویتامین سێ ملاحزە هەیە مەسەڵەن ئەگەر تەمەن بڕواتە سەرەوە ئەبێت ئەو دۆزە بێت بهێنرێتە خوارەوە بۆ ڕەگەز یا جنسیەت معموڵەن دۆزەکەی لە ژن و پیاگە فەرقی هەیە یا ئەوەی کە کەسانێک کە جگەرای کێشن بۆ جگەرە کێشانیش ئەوانە کە سگارە کێشن یا کەسانێک کە هانە مەعرز دووکەڵی سگار ئەڵێن کە ئەبێت ئەو دۆزە کە دۆزەکە بووەنە سەرەوە چونکە یەکێک لە ئەو شتانەی کە ویتامین سێ لە لەشە بڵێن خونسایە کاتەوە دووکەڵی جگەرەیە معموڵەن دۆزەکانی فەرقەکات بەڵام ئەو کەوتم لەسەر قوتوگەرەکە نووسراوە 500,000 میلیگرەمیە معموڵەن بۆ مناڵیش ملاحزە هەیە مناڵێکە بچک بێت مناڵێکە سەروی 6 مانگ بەڕۆژووتر بێت ئەوەیە کە بۆ ئەوان ئەگەر ویتامین سێ پێویستی بە شێوەی قەترە یا شەربەت مەسرەفە کردێکە ئەو دۆزیە ها لە خواردترەوە ئەوانیشە کە جگەرە کێشان ئەوانە کە جگەرای کێشن یا کەسانێکە هانە مەعرەزی ئەو دووکەڵی جگەرە ئەوەیە کە تەوسیەکەن تا 35 میلیگرام بڕواتە سەرەوە یانێ تقریبا ئەگەر مەسەڵەن یەک دانە قورسە ئەو کەسە بەفرز ویتامین سیەکە یەک دانە قورسە بیکاتە تقریبا لەتێکیش زۆرە یا ئەگەر قورسێکی فەوارە یەک دانە و نیم ئەو کەسە مەسرەفی بکات لە کول لە ویتامین سێ مادەیەکی بێخەتەرە یانێ خەتەری وای نییە یان حاڵەتی کوشەندە یا بڵێ وەکو سەمبێت ئەو حاڵەتیە نییە بۆ خانمانێکیش کە دووگیانن یا ئەو ژنانەی کە مناڵیان هەیە و شیری خۆیان ئەدەن بە مناڵەکەیش ئەوەش کە ئەڵێن حتمما ئەبێ احتیاط بکرێت بەتایبەت لەگەڵ متخەسیسی خۆیانە قسە بکرێت مەخصوصەن ئەو دایکانەی کە شیری خۆیان ئەدەن بە مناڵەکەیان یعنی شیری قوتویان پێ نادەن چەند حاڵەت کە احتیاط هەیە ئەوش تەوسیا کردی یەکێکی ئەوەیە کە ئەگەر کەسێک ئانژیۆپلاستیک کردوێ ئەوش کە جەڕاحی کە ئەوانە کە دەمارەکان یا ئوروقی دڵ جەڕاحیەکەن ئەوەیشە معموڵەن مەحدودیتێکیان هەر لە پێش عەمەڵەکە بۆ دائەنن یەکێک لەو مادانە کە ویتامین سێکی زۆری هاتیە ئەتاین بڵێن کە 80%دیشی کە ئەم قورس کەپسول شەربەتەکە هەناو بازاڕە ویتامین سێ لە زۆڕەت دروستیەکەن کەسانێکن کە حساسیتیان هەیە بە زۆڕەت ئەوەیە کە ئەڵێن ئەمانە چۆن حساسیتیانە ویتامین سێکەش لە زۆڕەت دروستە کردێت ئەبێت ئەو ویتامین سێ یان ئەو قورسە مەصرف نەکەن ئەو پرۆسەیەکە زۆڕەتەکە تەبدیلیەکەن بە قەن لە قەنە و دیسانەوە تەبدیلیەکەن بە مادەیەکی تر ئەو مادە تەبدیلەکەن بە ئەسید چونکە ویتامین سێ هەروەکە خەمەتانم کرد ئەسیدە ترشە بۆیە بەڵام مادە ئەسڵیەکەی سەرچاو ئەسڵیەکەی لە زۆڕەت دروستیەکەن کە ئەو زۆڕەتە ئەکرێ بە قەند ئەو پرۆسەیەکی تر هەیە کە ئەو قەنە ئەبێت بە ئەسید ئەوانەی کە حساسیتیان هەیە بە زۆڕەت ئالەرژیان هەیە یا بە گەنمیش چونکە احتماڵی هەیە ئەم پرۆسەل بە گەنم دروست کردێت لە زۆڕەت ئستفادە نەکردێت ئەبێت ئەوەیان لە بەرچاو بێ احتماڵی هەیە کە یا لە زۆڕەت یا لە گەنم دروست کرا بێت ئەو ویتامین سێ لە کارخانەگەر داروسازی حساسیتیان بۆ دروستکە مۆردی ترکە هەیە نەخۆشی گورچیلە ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە معموڵەن متخەسسەکەی خۆیان یا ئەوەی کە ئەسڵەن بەکاری نێرە ویتامین سێ یا ئەگەر بە مەحدودیەت و دۆزێکی میزانیان بۆ دابنێ ئەوە معموڵەن یەکێک لە احتیاطاتێکە کەسانێکە نەخۆشی گورچیلیان هەیە بەتایبەت نەخۆشیگەر درێژخایەنی گورچیلە یا نەخۆشیگەر مزمن ئەوەیە کە حتمما ئەبێت بە احتیاطەوە ویتامین سێ بەکاربێرن بازە لە ئەخلالاتێکی تر وەک تالاسمی
یا وەک ئەوەی کە ئاسن جەزب ئاسن لە بەدەنە زۆر بێکە بە هێموکروماتۆزی پێ ئەڵێن ئەوانشە مواردێکە کە ئەڵێن کە ئەبێت ئاگاداری وەزعیەتەکە ببێ. چەند دەوایکی تریش هەیە وەکو ئاسپرین، وەکو ئستامینۆفن، وەکو بەتایبەت قورس زدەبارداری، ئەوانەیە کە قورس زدەبارداریش ئەخۆن ئەوە ئەڵێن ویتامین سێ مەصرف نەکردێت، یا وارفارین کە قورسێکە کە خوێن ڕەخێقەکاتەوە، ئاسپرین خۆی ئەڵێن ئەوانەی کە ئەو کەسانەی کە ئەم دەرمانە مەصرفەکەن مکەمەڵەکان بەکاردێن، یعنی کەسێکە ئستامینۆفن ئەخوا یا قورس حامڵێگی بەکاردێرێت یا وارفارین خوا بۆ ئەوە کە خوێنی لەختە نەبەسێت و تووشی سەکتە نەبێت. منزور ئەوە نیە تر ویتامین سێ. ویتامین سێ وتمان دوو ڕێگەی هەیە، ڕێگەیەکی مەوادی تەبیعیە، ڕێگەیەکی مەسنوعی ئەم قورس و شەربەت و شتە کە ئەتوانن بەو شێوە بەکاری بێنن، یان ئەگەر ئەو مەحدودیەتەیە بوو بەخاتر نەخۆشی یا ئەگەر دەرمانێکی تایبەتی مەصرف کرد ئەتوانێت لە مرەکەبات، لە لیمو، لە کەلەم، لە سەوزیجات، ئەوانەی کە حتا تەماتە کە ویتامین سێ هاتیە استفادە بکرێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی ئێوەی بوو بێت و مفید بێت ئەم بەرنامەی ئەم جارەمان. لێرەوە لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ ئاواتە خوازم.